ئەم هەوڵانە لە کاتێکدایە کە پێشووتر فراکسیۆنە کوردستانیەکان و فراکسیۆنە براوەکانی نێو پەرلەمانی عێراق لەلایەنی شیعە و سوننە وتوێژێکی چڕۆپڕیان کردبوو بە تایبەتی شیعە و سوننە هاتبوونە هەولێر بۆ یەکلاکردنەوەی کێشەکانی خۆیان لە کاتێکدا ڕێککەوتنی ژێربەژێر کراوە بۆی کە بەم شێوازە ئەم ئەنجامانە یەکلای بکرێتەوە. من جارێکی دیکە دەگەڕێمەوە باڵەخانەی پەرلەمانی عێراق لەوێ ڕووداوەکان گەرم و گوڕن. میوانێکی دیکەم لەگەڵ دەبێت بەڕێز سیپان شێروانی ئەندامی فراکسیۆنی پارتی دموکراتی کوردستان لە پەرلەمانی عێراق. بەڕێز سیپان سپاسکە لەگەڵ کوردستان 24 بزانم کە نوێترین پێشاتەکان لە بەغداوە چییە لە کاتێکدا کە خەریکی جیاکردنەوەی دەنگەکانن لە گەڕی دووەم بەبێ ئامادەبوونی فراکسیۆنی پارتی وەلایەنەکانی دیکە لە شیعە و سوننە بۆچی بەم شێوازە سەپێندرا ئەم کۆبوونەوەی کە ئەمڕۆ بەڕێوە چوو؟ بەڕێز سیپان گوێت لە دەنگی منە، من پرسیارەکەمت بۆ دووبارەت دەکەمەوە. کۆبوونەوەی پەرلەمان بەبێ ئامادەبوونی فراکسیۆنی پارتی و چەند فراکسیۆنێکی شیعە و سوننە بەڕێوە چوو، ئێستا خەریکی جیاکردنەوەی دەنگەکانی گەڕی دووەمن. بۆچی بەم شێوازە بەڕێوە چوو؟ چی ڕوویدا؟ بەڵێ بەنەوەی خۆی گەورە و دلۆڤان و ێوەرەتان باش، تەبیعی ئەوەی کە ڕوویدا ئەمڕۆ ئێمە بەر لە دوو ڕۆژ کاتێک کە جەدوەلی ئەعمالی دانیشتنی ئەم دانیشتنەی پەرلەمانی عێراق دانرا جێگیری سەرۆک پەرلەمان کە لە مکەونی کوردە و لە پارتی دموکراتی کوردستانە فەراتەتروشی موافقەی لەسەر جەدوەلەکە نەکرد بوو. بۆیە ئەم جەدوەل ئەم ئەعمالە هیچ پێگەیەکی یاسایی نییە، چونکە بە پێی مادەی 73 نظامی داخلی پەرلەمانی عێراق دەبێت سەرۆک و هەردوو جێگیرەکە ڕەزامەندی لەسەر جەدوەلی ئەعمال بدەن. بۆیە لە سەرەتاوە دوو ڕۆژ پێش فەراتەتروشی بەیانێکی دەرکرد و ئاماژەی بەوەدا کە ئەم جەدوەل ئەعمالە ڕەزامەندی لەسەر دەرنەبڕیوە و یاسایی نییە. هەر لەم سۆنگە ئێمە وەکو پارتی هیچ کات بەشداریمان لە هیچ پرۆسەیەکی نایاسایی نەکردووە و واژوونەکردنی فەرهاتەتروشیش کۆمەڵە بەهانەیەکی یاسایی و دەستوری و سیاسی هەیە کە وا دەکات پێمان وابوو ئەم دۆخەی ئێستا کاتی ئەوە نییە سەر و کۆمار هەڵبژێردرێت لە کاتێکدا نە ئەتفاقی نێوماڵی کوردی لەسەر کاندیدێکەیە بۆ سەر و کۆمار، نە ئەتفاقی نێوماڵی شیعی لەسەر کاندیدێکەیە بۆ سەرۆکی ئەنجومەنی وەزیران و هەروە لایەنی سونیش دابەشی هەردوو بەرەبوونە. بۆیە هیچ یەکێک لە پێکهاتەکانی عێراق یەکگرتو نییە، سەرجەم پێکهاتەکانیش پەرتەوازەی تێدەخرێت بەهۆی ئەم جەلسەیە بۆچی بکرێت وا بە پەلەپەل. باشە بەڕێز شێروانی، کاتێک کە جێگیری دووەمی سەرۆکی پەرلەمان واژۆی لەسەر کارنامەی کۆبوونەوەکە نەکرد بێت بە پێی یاسا و مادەکانی پێڕێوی ناوخۆی پەرلەمان، چۆن دەبێت کۆبوونەوەیەکی لەم شێوەیە بکرێت؟ دەبواە سەرۆکی پارلەمان و جێگیری یەکەم ڕێز لە نظامی داخلی پارلەمان بگرن، ئەم جەلسەیە ڕانەگەینن کاتێککە یەکێک لە هاوڕێکانیان کە جێگیری دووەمە یان جێگیری سەرۆک پارلەمانە واژووی لەسەر نەکردووە. بەڵام ئەمە یەکێک بوو لەو کارە نایاساییانەی کە مەبەستێکی سیاسی لە پشتەوە بوو، هەم لەلایەن جەنابی هەم لەلایەن حزبی سەرۆکی پەرلەمان و هەم لەلایەن حزب و هاوپەیمانیەتەکانی جێگیری یەکەم بە ئامانجێکی سیاسی پەلەپەلێکی وایان کرد کە سەرۆک کۆمار هەڵبژێردرن و هەروەها سەرۆک کۆماریش کەسێک بە پێی ویستی وان بۆ پێکێنانی حکوومەت ڕابچبێت. باشەمە پێچەوانەی مادەی 37 پێڕەوی ناوخۆی پەرلەمانە ئەگەر تەواوی دەستی سەرۆکایەتی پەرلەمان ڕەزامەند نەبن واژۆیان نەکرد بێت کە نابێت کۆبوونەوە بکرێت، کەمە پێشێلکردنی یاسایە و پێڕەوی ناوخۆی پەرلەمانە چیتان لەسەرمە هەیە؟ بە دڵنیاییەوە ئەمە پابند نەبوونە بە نظامی داخلی و هەروەها ئەم دانیشتنە لەسەر هیچ ئەساسێکی یاسایی نییە، پاڵپشتێکی یاسایی نییە، نەتیجەکەی هەرچی بێت نەتیجەیەکی ناشەرعیە. لە کاتێک ئەمە لە ڕوانگەی یاساییەوە دەکرێت بەیانی جێگیری یەکەمی جێگیری سەرۆک پەرلەمان یانیش هەر یەکێک لە ئێمە لە مەحکەمەی ئیتحادی سکاڵایەک بەرز بکەینەوە بۆ ئەمەی کە ئەم دانیشتنە نایاسایی بووە لەسەر ڕێکارە یاساییەکانی دانیشتنی پەرلەمان نەگیراوەتە بەر لەلایەن سەرۆکایەتیەوە. ئەگەر یاسا سەروەر بێت، ئەگەر مەحکەمەی ئیتحادی بێلایەن بێت، بە دڵنیاییەوە ئەم دانیشتنی ئەمڕۆ بە تەواتی ڕەت دەکاتەوە. باشە بەڕێز شێروانی، ئەم هەڵبژاردنە هەڵبژاردنی ئەم سەرۆک کۆمارە بەویستی کێ و بە قازانجی چ لایەنێک؟
پرسیارێکی زۆر گرنگە گوڵە باغزانی ئەو ئێمە پێمان وە بووەکو پارتی دیموقراتی کوردستان پۆستی سەرۆکی کۆمار حەسەی کوردە مادام هی ملەتی کوردە ئیگەلی کوردە با ئالیەتێک بدۆزینەوە وەکەوەی کە جەنابی سەرۆک بارزانی ئالیەتێکی زۆر دیموکراتیانە کە تعبیرێکی ڕاستەقینەی ملەتی کوور دەکات پێشنیاری کرد بۆ ئەوەی لە ڕێگەیەوە کەسێک کاندید بکەین نوێنەرەتی ملەتی کوور بکا لەو پۆستە چ لە پەرلەمانی کوردستان چ لە نێوان فراکسیۆنە کوردستانیەکان لە پەرلەمانی عێراق بەڵام بەداخەوە لایەنەکانی تر ئیلتیزامیان نەکرد یان بەدەنگ بانگەشەکەوە نەهاتن بۆچی چونکە لایەنی شیعی و حزبی تەقەدم کە لە لایەنی سونیە بە یەکەتیان ود بوو ئەگەر لەگەڵ پارتیش ڕێک نەکەوی ئێمە لە پەرلەماندا دەنگ بە کاندیدەکە دەدەین بۆیە ئەوان وتیان بۆچی بچین لەگەڵ پارتی ڕێک بکەوین لە کاتێک بچین بە ڕێک نەکەوتن بتوانین لە نێو پەرلەمانە کاندیدی خۆمان دەرببین و هەروەها لە نێو بەڵێ ڕێکەوتنەکە لە بینی کێ بووە لە نێو مکەوەنی شیعی لەلایەن تحالف إعمار التنمية كي بر السودانية للايان عصائب أهل الحق وهروها للايان هندك حزب تري شيعة كبونمونا خدمات وأمانة لقل ينبون وهروها لنو مالي سنية حزب تقدمي لقل بوا لنو مالي كرديش كيكيتيان لقل بوا أوان نيتيان وابو كبينو سركمارك بدلي خويان ولا بيناو مصلحتي خويان هل بجيرن که امسر و کماره کسی که بدلی اوانو به ویستیوان رابس پیرد با پکنانی حکومت دهاتوی عراق اما لکاتک دایه اما وکو پارتی رزمان لقراری زورینه نومال شیعی گرته بو با دست نیسان کردنی کسی با سرک وزیران که پیشتر بررس نوری مالکی بود و هروها چندین جاریش آماجه من بودا بو هر کسی کی تر که اطار تنسیقی دست نشانی دکات اما دنگی پیدا دین و پاک پشتی دکین بلان دیار اوانه هستان نومالی شیعیشیان لد کرد هستان لدجی مالکیان لپنا برجواندی خویان پیشگیریان لکاندیدی کی تر کردوه بلام رأیی کی تر دروز بوده که چند روزک ام پروسه راسپاردنی سرک وزیران دوا بخیر باشه برز شروانی وی که هیا او زانیاریانی که بینین و خریکی یک لاکرنوی دنگ کانن 249 کس دنگی داوا کواتا آیا درز لنیو مالی شیعه دا هیا امانه کن که دنگیان داوا چونتا کوبونوی پرلمانه ولا بروی جمارک زوره زانی بر لهمو شتێک نێو ماڵی کورد ئەمڕۆ گرنگ بوو چونکە پۆستەکە پەیوەستە بە ماڵی کورد درزێکی گەورە دروستکرا بە پاڵپشتی هەندێک حزبی شیعە و سونی ئەمە تەداخلێکی واضح و دیار بوو لە نێو ماڵی کوردی تەداخلێکی خراپ نێگێتیڤ لە نێو ماڵی کورد کرا تەداخلکردن و پەرتەوازەی لە نێو ماڵی شیعەدا کەنگی دیار دەکەوێت کاتێک ئەم بەڕێزەی ئێستا هەر کەسێک دەبێتە سەرۆک کۆمار کەسێک ڕادەسپێرێت ئایا ئەو کەسە ڕادەسپێرێت کە ئیجماعی ئیتاری تەنسیقی نێوماڵی شیعی لەسەرە کە ئێمەش ئەو ڕەعیەمانەیە وەکو پارتی یان کەسێکی تر ڕادەس بەڵێ باشە میوانەکەم بەڕێز سیپان شێروانی لە بەغداوە لەگەڵما پەیوەندێکی لەگەڵم بچرا ئەگەر ئامادە بێت گوێ لە قسەکانی دەگرمەوە باشە فەرموو باشە من با پرسیارێکی دیکە لە بەڕێزت بکەمەوەی کە سەبارەت بە ناکۆکی لایەنە کوردستانیەکان چاڕوان دەکرا کە ئەم کێشانە لە هەولێریەک لای بێتەوە زۆر جاربینی ومانە بەڕێز سیپان شیعە و سونە و لایەنەکانی دیکە کێشەکانی خۆیان لە هەولێر چارەسەر کردووە هاتوونە لێرەیەک لایان کردوێتەوە ئەی بۆچی کورد نەیتوانی کێشەکانی خۆی لە هەولێریەک لای بکاتەوە دواتر بچێتە بەغدا بڕیار لەسەر ئێمە بدات ئەو دەست پێشخەریەی کە بەڕێز جەنابی سەرۆک بارزانی پێشکەشی کرد بۆ لایەنە کوردیەکان بۆ دیاریکردنی کەسێک یان بۆ چارەسەرکردنی مەلەفی سەرۆک کۆمار دەست پێشخەریەکی زۆر نیشتیمانیانە زۆر بێلایەنانە لە پێناو بەرژەوەندی هەموو کوردستان و عێراق بوو بەڵام کاتێک کە یەکەتی نیشتیمانی کوردستان ئامادە نەبوو بێت کار بەو ئالیەتە بکات بێت فراکسیۆنە کوردستانیەکان لە دەرەوەی پەرلەماندا بنیشین و کەسێک هەڵبژێرن ئیتیفاق بکەن دەکرێت پارتی و یەکەتیش بە جای ئیتیفاق بکەن و بە یەک کاندیدەوە بچنە نێو ئالیەتەکە یان هەر شێوازێکی تر کە ئەتفاق بێت کە تعبیر لە زۆرینەی کورد بکات
یەکێتی ڕازی نەبوو بۆچی ڕازی نەبوو وەکو پێشتریش ئاماژەم پێدا چونکی هەندێک حزبی شیعی لەگەڵ حزبی تەقەدمی سنی وعد بە یەکەتی درابوو کە ئەگەر اتفاق نەکەن ئێمە دەنگ بە کاندیدەکەت دەدەین بۆیە یەکێتی بە ئامانج و بە پلانەوە دەیویست کە اتفاق نەکرێت چونکە بەم شێوازە کەسانی تر بێن پۆستی سەر و کۆماڵێک لای باشە لەم پرۆسەیەدا یەکێتی چی دەستکەوت تەنها پۆستی سەر و کۆمار یەکێتی ئۆزانی دەمێنێتەوە بۆ بابەتەکانی مەراحلی دواتر ئایا کە تەنها سەر و کۆماری دەست دەکەوێت یان بابەتی تریش هەیە ئەم هاوپەیمانیەتیە لە ژوورە تاریکەکان کراوە لە بینی هەندێک لایەندا چ نیەتێکیان هەیە ئایا بە دوای هەدەفی خۆیاندا دەچن کە دەوانەویست کەسێکی تر کە کۆدەنگی ئیتاری لەسەر نەبووە ڕابسپێرن بۆ حکوومەت ئایا ئەم کارە دەکەن یان چاوەڕێ دەکەن تا ئیتار بڕیار لەسەر دووەهەمین کاندیدی خۆی بدات بۆ پۆستی سەرۆکوەزیران ئەمە لەو کاتەیەدا بە دیار دەکەوێت بەڵام بە دڵنیاییەوە ئەم پەرتەوازی دروستکردنە لە نێو ماڵی کورد و لە نێو ماڵی شیعە و لە نێو ماڵی سونەش نەتیجەیەکی باشی نابێت ئەم پەرتەوازیە لە زروفێکی زۆر سەختدا کە شەڕێکی قرس لە ناوچەکەدا هەیە کە دەراوێشتەکەی شەڕەکە چەندین شەهید لە عێراق لێ کەوتوتەوە دەراوێشتەی ئەقتصادی مەترسیدار هەبووە دەبووە زیاتر لە هەموو جار ئێمە بە دوای کۆدەنگیەوە بین بۆ ئەوەی عێراق و کوردستان بگەینینە کەنارێکی ئارام نەک بە دوای موامرە و فەرزکردنی ئیرادە و بە کودەتای سپی و نازانم چیەوە بین لە پێناو مەسلحەتی شەخسی و حزبی باشە کەواتە ئەم کۆبوونەوەی ئەمڕۆی پەرلەمان و ئەنجامەکانی لێککەوتەی مەترسیداری لەسەر ناوخۆی هەرێمی کوردستان دەبێت هیوادارین کە لە هەر شوێنێک سنوورێک بۆ پەرتەوازەی لایەنەکان لایەنی کوردی دابنرێتن هەر باشە زەرەر لە نیوەش بگەڕێتەوە قازانجە زانی من یەک شتت پێ بڵێم عێراق لە دۆخێکی مەترسیدارداە گەروی هورموز داخراوە عێراق زیاتر لە 70 بۆ 80 لە سەدای داهاتی خۆی لە دەست داوە عێراق مانگانە 8 تریلیۆن دینار موچە دەدات ئەگەر گەروی هورموز دوو مانگ و سێ مانگی تر دابخرێت بەهۆی ئەم شەڕێکە هەیە داهاتی نەوتی عێراق هەناردەی نەوتی عێراق سەفر بکرێتەوە دوو مانکی نەتوانێت موچە بدات کارەسات لە وڵاتە ڕوو دەدات ئەمە لە ڕوانگەی اقتصادیەوە لە ڕوانگەی سەربازیەوە ئیسرائیل لە عێراق دەدات ئەمریکا لە عێراق دەدات ئێران لە عێراق دەدات لە نێو عێراقیش هەر لە عێراق دەدەنەوە بە مەبەستم بە کوردستانیشەوە هەموو لایەنێک لە نێو عێراق شەڕ دەکەن ئەو شەڕی لە نێو عێراق لە وڵاتەکانی تردا نییە ئەمە مەترسیەکی جددیە لەسەر عێراق پێویستی بە یەکڕیزی هەبوو باشە بەڕێستیپان ئێمەستا لە کوردستان 24ەوە دەیبینین نوێترین زانیاریەکانە با لەگەڵ جنابیشت باسی بکەم ئەوەی کە هەیە تا ئێستا نزار ئامەدی زۆرنیە دەنگەکانی بەدەستێناوە موسەنا ئەمین تەنها 13 دەنگی بەدەستێناو جارێ هێشتا پرۆسی جیاکردنەوەی دەنگەکان بەردەوامە بەڵام بە پێی ئەو دەنگانەی کە نزار ئامەدی سەرۆکۆماری عێراقا پێشتر جنابەت بۆ کوردستان 24 ئاماژەت بۆ کردبوو هەر سەرۆکۆمارێک لەم کۆبوونەوەیدا هەڵبژێردرێت هیچ بەهایەکی نییە بۆچی و ئێستا شەر لەسەرم بۆ چوونم ئەوە ڕێی منە پێم وایە هەر شتێک لەسەر ئەساسێکی باتڵ بنیاد بنرێت باتڵە سەرۆکۆمارێک لەسەر ڕێکارێکی نایاسایی هەڵببژێردرێت سەرۆکۆمارێکی نایاساییە ئێمە هاوارمان کردووە کە وەرن بەیەکەوە سەرۆکۆمارێک هەڵبژێرین کە ئەوەندە بەهێز بێ بتوانێت دەستور جێبەجێ بکات لە عێراق حامی دەستور بێ لە عێراق بەڵام سەرۆکۆمارێکمان بە ڕێگایەکی نایاسایی هێناوەتە سەر حەکم تخوام سەرۆکۆمارە چی پێدەکرێت بۆ عێراق باشە بەڕێستیپان ئەوەی کە هەیە ئاماژەت بۆ کرد کۆدەتایەکی سپیکرا ڕێککەوتن لەگەڵ لایەنێکی کوردی لەگەڵ حزبی تەقەدومی سونەکان و شیعەکان کرا پێت وایە ئەم سەرۆکۆماری کە ئێستا هەڵدەبژێردرێت لە داهاتوودا کامە کوتلەی گەورەی فراکسیۆنی پەرلەمان ڕادەسپێرێت بۆ کاندیدی سەرۆکۆزیرانی عێراق ئایا ئەوی شەر نووری مالیکیە کە ئێستا بایکۆتی کۆبوونەوەکی پەرلەمانی کردووە یا کەسێکی دیکەیە لەسەری ڕێککەوتون ئەم سوالە زۆر گیرێک بۆ گولە بەخەنزانی کاندیدی فەرمی ئیتاری تەنسیقی کە کوتلەی ئەکبەرە نووری مالیکیە دوای ئەوەی کە بەڕێسترام تویتێکی لەسەر کرد دوو ڕەئی دووبووچوونی دروست بووە لەسەر خودی بەڕێز مالکی
بەڵام تاکو ئێستا بە شێوازێکی فەرمی ئیتاری تەنسیقی کاندیدی خۆی نەگۆڕیوە کەسێکی تری کاندید نەکردووە بۆیە هەر کەسێک بەڕێز سەر و کۆماری داهاتوو ڕای بسپێرێت لە ئیتاردا جگە لەو کاندیدای کە بە فەرمی ئیتار ڕای دەسپێرێت ئەمە تەداخولکردنە لە نێو ماڵی شیعە ئاسەوارەکەی زۆر مەترسیدار دەبێت بۆیە یانەوە تا دەبێت خۆ پلانیان ئەوە بووە هەموو هەدەفەکان ئەوە بووە بۆ معلوماتی جەنابەت ئەو لایەنە شیعانەی کە بە تایبەت ئەعمار و تەنمیە لەگەل عەسائب کە هاتوون پاڵپشتی کاندیدی یەکەتیان کردەوە ببێتە سەر و کۆمار بۆ ئەوە نەبووە کە ئەوەندە یەکەتیان خۆش دەوێ و ئەوەندە کاکنزاریان خۆش دەوێت پەلە پەلیان بێ بیکەنە سەر و کۆمار نەخێر بەو نیەتە بووە کە کەسێک بە ویستی خۆیان کە نیەتی ئەوەیان هەبووە بەڕێز سوودانی ڕابسپێرن بۆ سەرۆکی وەزیران بەڵام تەداخڵاتی تریشە بووە باشە بەڕێز شێروانی من ئەماژە بە نوێترین پێشاتەکان دەکەم هەر ئێستا نزار ئامێدی بە گوێرەی جیاکردنەوەی دەنگەکان کە کاندیدیەکەتی نیشتمانی کوردستان بوو بە سەر و کۆماری عێراق هەڵبژێردرا لە بەرەوەی زۆرترین دەنگی بەدەستێنا پرسیارەکەی من بۆ جەنابەت ئەوەیە بە پێی زانیاریەکانتان ئەکرێت زانیاریتان لابێ وەڵام بدەن و ئەکرێتیش وەڵام نەدەنەوە بەڵام پێدەچێت نزار ئامێدی کێ ڕاستپێرێت ئایا سوودانی ڕادەسپێرێت بە پێو ڕێکەوتنانی کە کراوە یا مالکی ڕادەسپێرێت ئەوەی کە نازانێت جارێت چییە ئەگەر بەڵێ ئەگەر بە ڕێز لە نێوماڵی شیعە یان ڕێز لە بڕیاری کوتلەی ئەکبەر کە ئیتاری تەنسیقیە بگرێتەوە نووری مالکی ڕادەسپێرێت ئەگەر بەپێی ئەو نیەتەی کە لە پێناویدا پەلەپەل کرا سەر و کۆمار هەڵبژێرێت بەپێی ئامانجی شەخصی ویستی خۆیان ئەو گروپە حیزبانەی کە ڕێککەوت بوون ئەوە سوودانی هەڵدەبژێرێت بەڵام حالیان ڕئیس سێیەم دروست بووە کەسێکی تر باز دەکرێتن کە بۆ پۆستی سەرۆک وەزیران ڕابسپێدرێت نە بە ڕێزماڵیکە و نە بە ڕێز سوودانیە پارتی لەگەڵ ڕاین ناوەکە بە دواتر دیار دەکەوێتن باشە با لەسەر زمانی منەوە نابێت باشە بەڕێز سیپان ئایا پارتی پاڵپشتی لە ڕاستپاردنی نووری مالکی بۆ پۆستی سەرۆک وەزیرانی عێراق دەکات لەلایەن سەر و کۆمارەوە پارتی پاڵپشتی لە هەر کەسێک دەکات کە زۆرینەی نێوماڵی شیعی متفق بێ لەسەرێ جا نووری مالکی بێت یان هەر کەسێکی تر هەر کاتێک ئیتاری تەنسیقی بە فەرمی بڕیاریدا فلان کەس کاندیدی ئێمەیە پارتی پاڵپشتی دەکات و ڕێز لە بڕیاری نێوماڵی مکەونەکە دەگیرێت باش ئێستا نزار ئامێدی بە 227 دەنگ بووە سەرۆکۆماری عێراق بە سەرۆکۆماری عێراق هەڵبژێردرا و موسە ئەمین 15 دەنگی بەدەستێنا نوێترین زانیاریەکان بوو دەنگی پوچەڵیش 7 دەنگ بوو پرسیارەکە من بۆ ڕێزت ئەوەیە کە پێشتر لەگەڵ گوتەبێژی فراکسیۆنی پارتی بەڕێز دکتۆر دانەر قسەم کردوتی ئەوان دان بە ئەنجامەکانیان هەڵبژاردنەدان نانێن لەبەرەوەی بە نایاسایی ناو دەبن هەڵوێستی فەرمی فراکسیۆنی پارتی لەسەرم بابەتە چی دەبێت دوایم دانیشتن کۆبوونەوە ئەم بابەتە ئەمە هەڵوێستی ئێمە ڕوون بووە پێشتر لەو کاتێک کە جەدوەلی ئەعمال دەرکرەوە ئێمە بەڕێز کاک فەرهاد هەڵوێستی دەربڕیوە و پاشەکشەمان کردووە یان عدەم مشارکەی ئەو دانیشتنەمان ڕاگەیاندووە هەڵوێستی تر چاوەڕێی قیادە دەکەین ئێمە پابەندین بە هەر بڕیارێک لە قیادە ئێمەوە دەربچێتن هەر شتێک لە ژەوەندی ملەتی کووردا بێ بە دڵنیای ئەولەوەیەتی ئێمە زۆر باشە سپاس دەکەم بەڕێز سیپان شێروانی ئەندامی ئەنجومەنی نوێنەرانی عێراق لە فراکسیۆنی پارتی دموکراتی کوردستان لە بەغداوە لەگەڵم بووی زۆر سپاس کاک سیپان